باڵە جا کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمە ئەمە ئەمبەیە ئێستا باسیەکەن کاک هەردیگە یخوا ئەو دەستان و نوێشت بێ ئێوە ناخۆش بێ ئێوە ناخۆش ئەم تەوەری کۆتایی من زۆر زۆر بە لەزەت و بەتامە من خرمەشم باسی ترشاتەکەی زۆر بە لەزەتە چون لەگەڵ کاک هەردی کە بەڕێزیان خاوەنکارن لە بواری دروستکردنی هەندێک خواردنی خۆشکراو و شارشکان بە زیاتر لە کاتی ڕەمەزانە نەخواستی زیاتی لەسرە کە ماشەڵڵای لێ بێ زۆر زۆر مارکێتم هەیە لە قەزای بازیان تاپیرە مەگرن دوکان باشە کاتە کاک هەردی ئەمیر یەخوا بە خێربی لە پیرە مەگرونەوە لەلامان ئامادەی باس لە لادی دانیشتنەوەی قەڵاکی سووسێ بەسەر لە پیرە مەگرون نیشتەجێ ئەو ڕێحانە ڕەشەشە بۆ هێناوین وڵی لەسەرەوەتم ڕۆکردنەوەی گودەم ئەیفەرسایە دەست خۆشەوە پێشی سەحرشاتم تاقی کردو زۆر چیتیانە من 2012 مادی کوشکاڵی بەکرەجۆم تاواکرد باسەکەوتە لەگەڵ سەرکۆشە پێما بێ ئەم ڕاگەاندریشی تاوا کردو ڕاگەانم تاوا کردو لەخوالەشە ساپێ زەلەوی تر 2012 بمە شورتا شانازی پێکم تاعین تاعینە لەو ساو نەمەرە 2012 لە مرکزی بەکرەجۆ لە مرکزی بڵم تاسو جەبوورە ئاسایی 2014 مدیرەکەمان خوافی کامڕۆ لە هەم ڕۆژە خۆشتر بێ نەماوە تۆ مادام خەریجی زەراعی ئەتکە من باخەوان تر منیش گوڵ و گوڵزارم ڕوان تر لە ناو گوڵەوەی تر بوومە گوڵ هەردی ئێستا برادەرەکان هەمیان چاوین ماچەکەم سڵاو ڕێز بێوان هەم پێ مەڵن گوڵ هەردی یاخوا بەخێر لەو گوڵەوەی ترا بەرەمێک مێنا ڕێحانەیە ئەوە ڕێحانەیە جا لەگەڵ کاک فەرید کە عزیێتی کێشاهێنای وتم کاک فەرید گوڵیشی زۆر زۆرە ئەم ڕێحانەیە کاتە ڕێحانەکە لاوە بێتە هەفتێک زیاتر ئەمێنێتوانێ بۆنێکی خۆش ئەمە لە مۆ دەست پێ بکەین سەحر بامی ئەمی من ئەم ترشیاتەی من بەبێ هیچ ترشیاتێکی سادەی فرێشی کوردیە باشە بۆ بێگومان من لە هەمووشیانە دەستم بۆمە برچکە ئەمە هیچی تیانە لەوانێ جۆرەکانی کە خواستی زۆر لەسەر بێت بە ئەلەمایانەوە دەست پێ بکەین چۆن ئەم ترشیاتە سادانە چۆن دروستیەکەیت و لە ماڵی خۆتا دروستیەکەیت و ئامادەکاریەکانی چۆنە بۆمان باسکە ئەم ترشیاتی سادەیە لە ماڵی خۆمە من تۆ شتێکی فرێشی تازە خۆشترێک لە بەرومێکی لە بازار کە بمێنێتەوە دروستەکات سە من دوکاندارەکان زۆرە ناوی کەس ناڵێم ترشیاتی سە لە پیرەمەگرون هەر سادەکە بەس کیلوی بە 3000 دات یعنی تا هەفتێک ئەمێنێتەوە بەرو ئەو ترشاتە تاوی ناخۆشە بێ خراپە بێت بەستۆ بەرەمێکی فرێش تازە پێگەیشت و بێت تامی خۆشترە ترشیاتە بێت چەند وەخت جارێک یعنی بفرۆشێت لە دوای ئەوە ئەڵێ کۆن بووە ئێستان بەرەمە سروشتی خۆماڵێنە تقریبا تا 3 ڕۆژ 4 ڕۆژ بینێتەوە کێشەنی لە دەشتێکی سارکەرەوەیە بێت وایە سەرکۆ باسی ئەو جۆرەی کرد من دەستم بر بۆ شاهانەکە تاقیم کرد بێبینەرانمان ناخۆش زۆر بەتام بوو زۆر تایبەتە بەڕاستی شاهانەیە شانەکان هەموو بەرەمە فرێشەکان لە خۆیەگرێت هەموو شتێک بۆنە ڕووبە هەنارە قەیسیە هەڵوژەیە گوێزە تەمەرە هەندا هەمی لە خۆیەگرێت شاهانەکە هەمووی تیا بەکار هەموو بەشەکان بەشدارە بەکارهێناوە فستقت یا بەکارهێناوە ڕەحمەت لێبێ هەموو بەشەکان لە خۆیەگرێت شتێکی تایبەت و خۆش عنی کەوتی شانان هەموو بەشەکان لە خۆیەگرێت سەحر بە ئەوەی کاتی کامانە ئەم جۆرانی کێنایەتی بیناسێنین بۆمان بڵێ ئەم جۆرانە و مەلکانە ئەو گەرمە شامەکەی تا ئەوە شلکامە نەبوورە شلک نییە ئەمە مەلیکەکە پێشانەکەی مەلیکەکە بەرەمێکی سروشتیە تازە پێگەشت و هەموو بەشەکانی خۆی تایە سێ بن عەرزەیە گەنمە شامیە بە ئاوێکی تایبەت دروستەکرێت کە پێڵن مەلیکانی شتێکی خۆش و تازەیەکی خۆشیشی هەیە ئەوەشیان زەردەکە داوە ئەوە کاک هەردی مەلیکەکە کەوتیان مەلیکان شتێکی تایبەتە ئێستا بۆ نمونە شاهانەکە بە ڕووبە هەنار و شانەکە هەر شەش باشەکەی نمونەکەمێنە لە هەرمیان لە خۆی ئەگرێتەوە تێکەڵای بێتەوانەی لەوە خۆشتر نییە مەلیکەکە بەچی تامت داوە مەلیکەکەش هەر تەقریبەنەوە گەوانە بەستامێکی جیاوازیە لە ڕەنگەکان ئاگوردرێت ئەمەی بەدەست نوێسا برادر ئەوان تشاتی عامبەیە یەک بێک بۆم پێمان بڵێ چییە ئەمەیان چیە ئەوان عامبەیە باشە ئەمەیان چۆن دروستەکەیت عامبەیە لە باغاو لە کەرکوو زیاتر خواستێکی تایبەتی لەسەرە باشە هەر بە بەرەمێکی ژیراوێت تایبەت یەگریت و فرێش شتێکی زۆر خۆش دەرێت یعنی هەر ئەمبە نییە
شتی تریش تامیوە نەکرد ئەمە سادەکە بوو کەوتمان ئەمەیان چی بوو ئەوان ڕوو بە هەنارەکەی ئەمە ڕوو بە هەنارە سەر کۆدانەدانە بە فریاکەن تاقیەکەین وڵای من هەمووین پێتاقی ڕووبانارەکە زیاتر کاک سەرکۆ زۆر تایبەت سێ ساڵە لە ئێران زیاتر هەم ڕووبانارە هاتو دروستین تازەی لە بابا پیرانەوەمە دروست نەبووە ئەم ڕووبانارە تازەیە بڵێ دروست بووە وڵای ڕێنا گیانە ڕژێت کامێرەکانمانی بە سەرکۆ ترسێ وەکو کەیکەکەی لێ ئەوان ترشاتی ئەمبەکەی تامت کرد ئەمبەکە ئەمبەکە تایبەتە خەڵکی کەرگوو بەغا زیاتر خواستیانە سەرەوە ئەم زەیتونەشیە ئەو زەیتونەش خۆشکراوە فرێشە باشە ئەو چولی لە بازار تقریبا 6,000 دەنچێ لە مەشتاقیکەرەوە ناچۆن بە ڕووبانار خۆشکراوە وەکو تاقیکردنەوەی بۆنم لێ هاتووە هەر چەند بۆن دانی کیلۆ خۆبزانە دانێ لەمە دەوەش من تاقیکەمە تاقی کرد ئەو ئەمبێ زۆر بەلەزێتە بەڵام بۆ هەندێک ئەو ئەمبێ بەس خەڵکی بەغاو من تێکەڵام سێ ساڵە ئیشی تیاگەم کەرکک زۆر خواستیانە سەرەوە خەڵکی بەغاو کرد کاگردی باباسی ئەو ترشاتی ئەمبێ بە تایبەتێکی تایبەت کراوە خۆشە هەر لە کۆنا لە ماڵەکان ئەوە شانەی ڕووبانار و تامی کرد کامیانە فەر ڕووبانارگلێک سەر بەڵێ ئەو تاقی کاتۆیان بە هەمووی تاقیەکەمانێکی زۆرم نەخۆر بەڵام ئەمەنە بە لەزەتە دڵم نایە من تاقی ویسم پرسیاری شتەکان دایم بەرەمێکی فرێشی سوورباسی بە خەڵک بە کۆمەلگاکەت خۆشترەوە لە بەرەمێکی بە سەرچوو خراببوون باش با باسیشی ئەو ترێ بکەین کازوو لە ماڵان ئامادەیانە کرد و ئەیان خستە سەڵتی تایبەتەوە وەکو سرکەیشان لێ کردو بۆ ئەگەر باسی گەورەکسن ترشات چۆن خۆم هەر 2012 ئامادەی کوشکەڵی بەکرێجۆم تاوا کردو باشە لەگەڵ مامۆستاکانە سڵاو ڕێزم وان خۆمار بە عملیش کارم تیا کردووە ئەگەر بمانێ بەرەمێکی ترشاتی خۆماڵی لە سرگی ترێ بەرهەمی بێنین ئەبێت ترەیەکی جوان بیشۆینەوە لەبەر تەبوو تۆڵ خۆڵی پێوێشتێک دەرنگ دەنکیکەین بکەینە سەڵێکی تایبەتەوە لە سەڵێکی تایبەتە لە شوێنێکی گەرمادانین تا تقریبان 40 شەو تام تریا خۆشە بەبێگە ئەبێتە سرکەی ترێ ئەو سرکەی ترەیە کە خۆش بوو ئەبێتە ترشاتیش کە خۆی لە خۆی گرێت خیارە ترۆزیە سێوە بنارزە کە لەر میترە شتانی کە لە خۆی گرێت باشە ئێستا هەندێک لەگەڵ ترشاتەکانە خواردنە دروست کردووە خۆشکردنە ئەمە مرەبایە یان هەر هەنجیرە و خۆشە کردووە ئەو مرەبە و هەنجیرە سروشتیە بە تامێکی خۆش کرا ینی شەکری لێ نەداوە هیچ شەکرێکی لێ نەدرا تاقی ناکێتەوە ناوەڵە دوایی تر بتوانین ئەوەشیان هەڵژەیە سادەکەم بەەوەشیان قەیسیە ئەمە هەڵوژەیە بەچی خۆزانیش من سادەگە لە هەمیان خۆشترە من سادەکە لە هەر هەمووی خۆشترە چکە هەم ترشات کە ماڵێن هەموو ئەو ژنەقەت مادێکی شیرینی ئەویتیانی هیچ مادەیشکیتیانە لەگەڵ خواردنێکی قورس دووسێکە و چک لە ئاوی ئەو بخۆیتەوە هەر بۆ هەرسوو بۆ خواردنەکەش باکتر ئەزانی بە سوودەکانی گەدە چەند باشە هەر لە بەرنمەکەی خۆمانە یەکێک لە پسپۆڕەکان باسی ئەوە یەکرێەوە هەمیشە قاپێک یان ترشیات یان ماست لەسەر سفرەدانێن بۆ ئەو بەکتەریە بە سوودانەی ڕێخۆمە لە ماڵە هەموو شتەکانمان سروشتی بە جاماشەڵە خاتونەکەشت هەر شێفۆشی بەدانەکەمان مامۆستای و شانازی پێوەکەم ژمار 2012 خەریجی ئامادەی کوشتکاڵی بەگرەزم شانازی پێوەکەم کچێک پێشمە خۆم دوم دەرەجە بووم تردووە تایم لە وەزارەتی ناخۆش شانازی پێواکەم ئەیەخوا هەر لە ڕاگەانی سلێمانی تاواکە هەر شانازی پێواکەم جەماشەڵڵا لە پاڵیشە ئەم ئیشاکەی پێمان بڵێ ئەم ئیشە چۆن ئەکەی بۆ منە شوێنێکی تایبەتت هەیە بۆ میشی خۆم تقریبا لە بەرەمە سروشتەکان و 3 ساڵە بێت شوێن دەستم دیارە ئیشم تیا کردووە کارتیشمەیە بۆ شار و شارۆچکەکان زۆر باش گیادنمیە تەلەفۆن بۆکەن مامۆستایە من نەمحامیە بازار شکر باشە موچەیە بەڵام هەشتا بینی خواردن تۆزەگوی معاشی و بازار کزە گیانەکەشم بێ بەرامبەرە بە زیاتر بۆ تشاتەکانم کاتی ڕەمەزانە خواسی لە زێرە چونکە مارکێتەکان مارکێتم تایبەتی خۆمشتی بۆ گەێنم خەڵک داواکە خواستێکی زۆر بۆ منە لە پیرەمەگرونەوە بیگەنی بۆ سلێمانی هەر بێ بەرامبەرە بەڵێ بۆ منەوە دەخوا دەست خۆش ماڵ تا پیرەمەگرون قەزای دوکان تاڵ و هەموو شار و شار زۆر سپاس بۆ ئەمادەبوون مەمنون بۆ ئەوەی کەلامان ئامادە بوویت بە هیوای ئەوەی کە بینەرانمان ئاها هەیە ئێستا لە شوشە ئامادە و هی وڵاتانی تر هاتووە زیاتر هەڵبن ئەو بەرهەمە سەر بوورە باسی ئەوەت کرد وڵاتان ترشاتێک هەیە بەغدادی زۆر برادە روشتم هەیە ئەوە لە بڵی ١ قوتوانە گەینیان کردووە وەگەڵ بەرەمە فرێشە خۆش نییە چکە لەوانێکە دەرمانێکی حافیزی تێ بکەن
ئەو دەرمانە بینێتە تا مانگێک نین دەڕۆژ کابرانێک بۆ ساڵێکیش بیفرۆشێ ئەسڵەن کاک هەردی تێکە چت خراپە تو بەرهەمێکی فرێش دروستی خۆشترە لەو شارەکانی تری عێراقا ئەڵێن بەناوبانگن بە ترشیات بڕواکە من هەندێک دیمەنی کارگەکانی بینیون ئەمەنە ناپاک و خاوێنن کە ئەگەر بزانی چی ئەگوزارێ لە پرۆسی دروستکردنیان قەت لێوی لێنای لەناو خۆ لەخوا بەزیابێ پیشەگەرەکانی خۆمان ئەوەنە بە ویژدان و پاک و خاوێنی و کار ئەکەن بۆ ئێمە بەرسەبوور لە قەزای خۆی زۆر برادەشتم هەیە لە دەبەی گەن ترشاتەکانە بەزم بە شتێکی یخوا لە ش نۆرماڵی دانانە بە شتێک یعنیوە دەزانێکە بە شتێکی تێکراوێت حافزی تەکراوێت خراپی دەکاگەری جان سپاس بۆ بەرەمەکان وای ئەوەی کە هەمیشە بتوانین ئەم شتە فرێشانە بەکاربێنین و توانین سوودی لەبێنین دووبارە سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێ سەر چاوەکان.